دایکی شەمشەمەکوێرەکان دەڵێت ئەم ئاژەڵانە نازدارن، کۆمەڵایەتیم زۆر زیرەکن و شایانی سەرسامین. باربارا گۆریکای پۆڵەندی کە ناوی دایکی شەمشەمەکوێرەکانی لێنراوە، شوێنی مانەوەی خۆی کردوتە ماڵ و نەخۆشخانەیەکی تایبەت بە شەمشەمەکوێرەکان. ئەو دەڵێت 16 ساڵ لەمەوبەر دەستم کرد بە داڵدەدانی شەمشەمەکوێرەکان، بەڵام لە سەرەتادا زۆر ترسام کە بینیم. دواتر هەموو شتێک دەربارەی ئەم ئاژەڵە فێر بووم کە شایانی سەرسامبوون و نابنە مەترسی بۆ سەر هیچ کەسێک. گۆریکا ئەوەندە ڕاهاتووە لەگەڵ شەمشەمەکوێرەکاندا، هەندێک جار لە بیری دەکات لە خۆی بکاتەوە و لەگەڵیاندا ماڵ بەجێ دەهێڵێت. ئەو دەڵێت جارێک لەگەڵ یەکێکیان چوومە کڵێسا. باسی لەوەش کرد شەمشەمەکوێرەکان زۆر بە خێرایی ماڵی دەبن و زوو فێر دەبن لە ناو قاپی خۆیان خواردن بخۆن. هەر شەمشەمەکوێرەیەکیش ناوی خۆی و شوێنی خەوتنی خۆی و قاپی خۆی لە ماڵەکەی مندا هەیە. شەمشەمەکوێرەکان یاوەری گۆریکا دەکەن کاتێک دەچێتە قوتابخانەکان بۆ هۆشیارکردنەوەی خوێندکاران سەبارەت بەم ئاژەڵە. گۆریکا دەڵێت دەبێت دان بەوەدا بنێن کە خۆشم دەوێن، ماندوژ نابم بە چاودێریکردن و خزمەتکردنیان، یان بەوەی شەوانە لە خەو هەڵسم بۆ ئەوەی دەرمانیان پێ بدەم. ئەمە هەمان ئەوەستەم پێ دەبەخشێت وەک چۆن چاودێری منداڵێکی تازە لەدایک بوو دەکەیت. دەژڵێت ڕەنگە ئەوان یەکێک نەبن لە ئاژەڵە جوانەکان، بەڵام خۆگوناهی ئەوان نییە.